تنظيم داعش الإرهابي ويقاتلون يواصلون. نووسنگەی سەرۆکوەزیرانی عێراق وەڵامی مەسعود بارزانی دەداتەوە و لێدوانەکانی لەبارەی نەکشانەوەی هێزی پێشمەرگە لە ناوچە ئازادکراوەکان بە تاکلایەنە ناو دەبات. هو نصر لكل عراقي. سعد حەدیسی وتەبێژی نووسنگەی حەیدەر عەبادی لە ڕوونکردنەوەیەکدا ئاماژەی بەوە کردووە وتاکانی بارزانی کێشە دەنێتەوە و دەشڵێت هیچ زانیاریەکمان نییە سەبارەت بە ڕێکەوتنی بارزانی و واشنگتۆن لە سەر ناوچە ڕزگارکراوەکان سەبارەت بە مامەڵەی بەغداش لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستان دەرباری پرسی نەوت و بودجە. حەدیسی وتی بەغدا تەنها مامەڵە لەگەڵ پەرلەمانی کوردستاندا دەکات. لە لایکی دیکەوە جۆن کەربی وتابێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەبارەی مانەوە یان کشانەوەی هێزی پێشمەرگە لە ناوچە ئازادکراوەکان دوای پرۆسەی مووسڵ و ڕێکەوتنی بارزانی و واشنگتۆن لەو بارەیەوە ڕایگەیان. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تەنها پشتیوانی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دەکات و ئەوەی بڕیار لەسەر ڕێکخستنی هێزەکان دەدات حکوومەتی عێراقا. بس لازمت حاضر بن ئەگەرێکی چاوی طماعی درێژ چاوی طماعی خستە وڵاتی مەدا. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێشتیش لێدوانەکانی بارزانی سەبارەت بە پشتیوانی واشنگتۆن لە مانەوەی پێشمەرگە لە ناوچە ڕزگارکراوەکان ڕەت کردوێتەوە. بارزانی لە ماوەی ڕابردوودا لە پرسی ڕیفراندۆم و سەربەخۆییدا چەند جارێک لەلایەن کۆنسۆڵ و نوێنەرایەتی وڵاتان لە هەرێمی کوردستان و عێراق وەڵامی دراوەتەوە. ئەمەشدەری دەخات لێدوانەکانی پێشووی ناوبراو سەبارەت بە سەربەخۆیی و ئێستاش لەبارەی نەکشانەوەی هێزی پێشمەرگە لە ناوچە جێناکۆکەکان تەنها بانگەشەی ڕاگەیاندن و ڕاکێشانی سۆزی هاوڵاتیانە. کشانەوە یان مانەوەی هێزی پێشمەرگە دوای شەڕی داعش لە ناوچە جێناکۆکەکان بۆتە جێگای مەترسی. بە جۆرێک دەگوترێت دوای داعش کورد دەبێت چاوەڕێی شەڕێکی دیکە بکات لەو ناوچانە. ئەمەش لە سایەی سیاسەتی هەڵە و بەرژەوەندی خوازانەی بەرپرسانی هەرێم کە پێشتر بە بەڵێنە گەورە و هەڕەشە بەردەوامەکانیان هاوڵاتیانیان تووشی چەندان قەیران کردووە.